ئایا دەسەڵاتی کوردی دەتوانێت پێش با بڕیارەکانی دادگای فیدراڵی بگرێت؟ ئەو ڕێو شوێنانە چین؟ کەوا ڕێگر دەبێت لەوەی بەرپرسانی هەرێم نەتوانن دژایەتی بڕیارەکەی دادگای فیدراڵی بکەن کە مەترسی لەسەر دەسەڵاتەکەیان دروست دەکات. ئەم کاتەتان باش مانشێتی ستاندەرتان پێشکەش دەکەن. لە ساڵی پارەوە بە تایبەت لەگەڵ بڕیاری دادگای فیدراڵی بۆ هەڵوەشانەوەی یاسای نەوتوخازی هەرێمی کوردستان، دادگای فیدراڵی زنجیرێک بڕیاری دژی دەسەڵاتی کوردی داوە کە گرنگترینیان جگە لە یاسای نەوتوخاز هەڵوەشانەوەی پەرلەمانی کوردستان و هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان و گۆڕینی یاسای هەڵبژاردن و هەروەها ناردنی موچەی فەرمانبەران بوو بە شێوەی ڕاستەوخۆ. تاوەکو ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت حیزبی یەکەم کە پارتی دیموکراتی کوردستانە بە فەرمی هەڵوێستی خۆی ڕانەگەیاندوو. بەڵام ئاماژەکان بۆ ئەوان کەوانیەتێکی هەبێت بۆ ئەوەی بڕیاری دادگای فیدراڵی لەسەر دابەشکردنی موچەی ڕاستەوخۆ و دابەشکاری لاکورسیەکان بە شێوەیەک لە شێوەکان ڕەت بکەنەوە یاخۆ دیاری با کاتی جێبەجێکردنی بکەن. لەم بارەیەوە دکتۆر ڕەعەد ڕەفعەت سەرۆکی بۆردی توێژینەوەی ستاندەر پێشتر ڕایگەیاندبوو حکوومەتی هەرێم ناتوانێت هیچ ڕێگریەک بکات لە جێبەجێکردنی ئەو بڕیارانەی دادگای فیدراڵ، چونکە ئەو بڕیارانە پلەی کۆتاییان هەیە و دەبێت وەکو خۆیان جێبەجێ بکرێت. ئەگەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بیانوێت ڕێگری بکەن لە جێبەجێکردنی ئەم یاسایانە، ئەوا وەکو لە یاسا دەرچوو مامەڵەیان لەگەڵ دەکرێت و ڕێو شوێنی یاسایی بەرامبەریان دەگیرێتەوە هەتا ڕەنگا دەستگیرکردنیشی لێ بکەوێت. بۆیە لە بەرچاوگرتنی ئەو کاریگەریانە و لاوازی پێگەی ئێستای دەسەڵاتدارانی هەرێم لەناوخۆ و دەرەوە وا دەکات کە لە هەموو بارێک ناچار بن ملکەچی بڕیارەکانی دادگای فیدراڵی بن و چاوەڕێژ دەکرێت لا داهاتوودا بڕیاری دیکەش دەربچێت، بە تایبەت لا بەڕێوەبردننی دەواازە سنووریەکان و بوونی هێزی چەکداری حیزبی یا دەسەڵاتدارانی هەرێم زیاتر لە قاڵب دەدات و دەرفەتی گۆڕانکاری گەورە لە دەسەڵات زیاتر دەهێنێتە پێش. ئەرشاد